نقطەیەکی تر هەبوونی بەڵگە و احتیمادکردنە سەر سەلماندنە. ئێمە ناتوانین حکم دەین بەسەر ڕەفتارێکە گفتاریان کردار هەتاوەکو دلیلێکمان لەسەری نەبێ. خوای گەورە فەرمە قل هاتوا برهانەکم إن كنتم صادقین. ئەگەر ڕاستگۆن دلیلتان بێت، دلیلیش ئەی سەلمێنە کە شتەکە حەقەیان. نقطەیەکی تر دڵنیابوونە لە ڕاست و دروستی بەڵگەی ئەوەی هێناومانەتەوە کە پێیە سەلمێنی. تۆ هەرەوەندە بەس نییە بڵێ وەڵا ئەمە بەڵگەکەمە. بە کابرای گوتی وەڵا ئەمە تەڵاقی کەوتووە. وتیان بە چ دلیلە؟ وتی خوای گەورە فەرمێ قل هو الله أحد. قل هو الله أحد چ علاقەیەکی بەسەر تەڵاق کەوتنەوە نییە. خۆ تۆ ناشی هەر بەوەندە بیهێنیتەوە بڵێ ئەمە دلیلمە. ئەبێت دلیلەکەت لە قورئان و سنەتە بە شەرحی ئەو عولەما بەرزانە کە ڕێساکانی دید و تێڕوانینی ئەهلی سنەتیان دامەزراند و تۆماریان کردو و تەسبیتیان کردو. تۆ بە پێوانە لێکی دەیتەوە. تۆ بۆ خۆ دەڕێ بە نوع وەشکاڵەکەویتە کوفرەوە. تۆ وا بزانی وەڵا گومانی باشمانە بێ پێت هەبێت. یاخود تۆ کوفرێکی زەقت ئەنجامدا. مناصرەیەکی کابرایەکی عەلمانی ملحید و مرتدت کردووە بە عەمامەیەکی گەورەوە ڕۆیشتووی دیفاعی لێکەی. تۆ هاتەوێ بەدگومان نەبین بەرامبەرت. تۆ دلیلت هێناوە وەڵێ کاکە ئێمە خۆ لە کوردستان نەژین. کەی لە کوردستان ژیان ئەبێ بە دلیلێک بۆ ڕەتکردنەوەی ئایەتی؟ ئەڵێ وەڵا ئیمامی ئەحمەد فەرموویەتی سەلام لە ئەهلی بیدعە مەکە. تۆ چەند ئایەت و حەدیثت ڕەت کردوتەوە لە برایەتی دینی بە حوجەی ئەوەی ئیمام ئەحمەد فەرموویەتی؟ ئەمە وەکو قسەکەی ئیخوانە. ئیمام مەنان ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ عەدەم تەجریح الهەیئات والشەخصیات. دەستە و گروپ و خەڵک و تاکەکان تەجریح نەکەین، بەڵام تەسەور کە کابرای ئیخوانی یەکگرتوویەک چەند ئایەت و حەدیثی بەمە ڕەت کردوتەوە. خوای گەورە فەرمێ ولیتەستەبینە سەبیل المجرمین. ئەبێ ڕێگای مجریمەکان ڕوون ببنەوە. لە قیرائەتێکی تریا ولیتەستەبینە سەبیل المجرمین. تۆ ئەبێ ڕێگای مجریمەکان ڕوون بکەیتەوە. مجریمەکان وانە نین کە دزیان کردو. گەورەترین ئیجرامەوەیە کە حکمی خوای خستۆتە لاو و هەوە هۆسی خۆی هێناوەتە پێش. کابرای ئیخوان بەم حجەی بەم قسەی ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێت چەند ئایەت و حەدیثی ڕەت کردوتەوە. کابرای مەدخەلی لەوەندەی ئایەت و حەدیث ڕەت کردوتەوە بە قسەی وەڵا ئەوانە ضال و مەضل نابێ سەلامیان لێ بکەی. تۆ هەموو حقوقی ئیسلامەتیەکەت پێشێل کرد. هەر کەسێک کە دلیلێک دێنێتەوە ئەبێ بزانین دلیلەکە چەند شیاوە. ئەبێ یەکەم بزانین ئەم گوناحە ئەمە گوناحە، بەدگومانیەکەمان بچێتە شوێنی خۆی و ئیسپات ببێ کە ئەمە گوناحە، واتە بە پێناسەی شەرع گوناحە. دووهەم دلیلی شەرعیمان لەسەری هەبێ کە ئەمە ئەو قسەیە ئەیگرێتەوە ئەو حکمە ئەیگرێتەوە کە ئێمە باسمان کرد. خوای گەورە فەرمێ ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ. ئەو کەسانی ئیمانتان هێنا ئەگەر فاسقێک هەواڵی بۆ هێنان. فاسق چێ؟ ئەو کەسێک کە گوناح گەورەکانی لێوە دەرکەوت. کابرا مسلمانە نوێژی ژەکە بەس ئارەقی ژەخوات. ئەم فاسقە ئەگەر هەواڵێکی هێنا خوای گەورە فەرمێ فەتەبەیەن بە دواداچوونی بۆ بکەن، توێژینەوەی بۆ بکەن، بگەڕنەوە سەر چاوەکەی بزانن ڕاستە وایە یان نە. فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. روني بكنو بقنا سرچاويجي روشن الكيايا نبا دا بجهل بكونا هلا ودعي بكونا قناحة وباشانش بشيمان ابنو لو هلو يستاني ككردوتا. هلو أخوة يقول فرمي ومن يعصي الله ورسوله ويتعدى حدوده يدخله نار خالدا فيها وله عذاب مهين. هر کەس سەرپێچی لە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام، خوای گەورەی خاتە ناو ئاگری دۆزەخە و هەتایی لەوێ ئەمێنێتەوە سزا و ئازاری زۆر ڕسواکارانەشی پێچێژێ. خاڵێکی تر ناشە بەڵگەکان دژا و دژی یەکتر بکەون. ناشە با بەکاربێنن دژەواتایەکیان لێ دروست ببێت. ئەبێ هەمویان ڕوو لە یەک ئاڕاستە بکەن. نابێت تۆ یەک ڕەئیەکی زەعیفت هێناوە کۆمەڵی ڕەئی تری بوخاری و مسلم ڕەت دەکاتەوە کە ڕیوایەتی ئەوانە. نابێت تۆ ڕەئی فەقیهێکت هێناوە وەکو ئێستا کابرای حەنەفی دێ لە ئەوروپایە ڕیبا حەڵاڵەکە، پارەی بانک حەڵاڵەکە، لەبەرەوەی فەقیهەیەکی متەئەخیرینی حەنەفی ڕەئی داوەڵا لە دارالکوفرە جائیزە معاملە بە ڕیبا بکەیت. ئەو هەموو ئایات و حەدیثانە ڕەت دەکاتەوە، ئەو هەموو عولەمای ئومەتە، ئەو ئیجماعی عولەمای ئومەتە ڕەت دەکاتەوە کە لەسەر ڕیبا قسەیان کردووە. بەڵام ئەم دێ بە قسەی عالمێک لەبەرەوە لەگەڵ هەوا هەوەسی خۆیان گونج
كتور رأيك لقل هوا هو سيخوتا قنجا ومزانا أما الرأي الشرعي بقر ما ندوب بوي هردو الرأي كان تربينيتو. سيقول الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء. مشركة كان لنا نقر خواي قورا نيويستايا بديدو هلو يسمان رازين أبوايا رينا أدان شرك كي أي أما كي حجة خواي قورا شون رازي بيه شرك بكري شون رازي بيه لكفر بي شون رازي بيه ولا أدبو خواب بيغمري خواب مسلمان النبي إنما وليكم الله ورسوله والذين آمنوا. شون ببراءة دلا كابراي مرتد وملحد ومشرك وحلماني نبي فيش دوابه لسرديني تشيزور راسي إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. أمانة مقر آيات نين لقرآن نين أمانة أما يأخرون خندته ولا سوري ممتحين آية يعني توبة أقلي خود بوشي أمهم آيات حديثة نظرت كردوتو يا بالرأي ضعيف يعني. إمام بناوي يفرمو إمام أحمد واي فرمو فلان ثير واي فرمو لا مرة إمام كمان والله ملا فلان كسيش واي فرمو توقر خنوارية قريتو سرسر شاو أصلا كان قرانو سرسر شاو أصلا كان شتيتي وندا قرزنين خيورا فرمي ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر إما قرآن من أحسان خصوصا بردستي خلقي يعني تو خنوارية كتبناتو يعني قريتو سر تفسير ابن كثير بشي تسر طبري إمامي مفسرين وقرطبي توزك حديث شعر زابينات يعني قريتو سر ابن حجر سر إمام النووي سيوطي وشرحي بخاري ومسلم أواني تر أتواني ناتواني قريتو سر علمانك متماني تواوت بيانا نك لحظكي خود متماني تواوب علمي أنا كي بلا أتوانيت نجعل الدليلك بوشي بتنيا لمني ولا قري بوشي نار زاتر ببرسي توجي نويتي بوكي بزاني تشرعي كان صواب الراست ناشي هركا سيبوتي أما دليل ما وكو قل والله حدك كابري طلاق بلين والله دليلي هبرا بالقرآن باسك آيات باسك آيات شون ردي كينو آخر هو استدلالك غلط يعني كابرا أو آياته أو شونانيا كردوتي بدليلي أو كذلك كذب الذين من قبلهم حتى ذاقوا بأسنا قل هل عندكم من علم فتخرجوه لنا إن تتبعون إلا الظن وإن أنتم إلا تخرصون باش اگر دلیل فتان هی فرمون بیان نو پیشو پیشام نام بدن اجنا اگر دلیل تانیه و هر خیال الله وقساك لا عقل خوتان وقساك وای پرودگار یارمتی داری ایمش و ایوش بی لا چاره سری بدگمانی ناخمانا نکوین ناوی اگر کوتین ناوی نهلی لیمان بوسیمه و صفات و رفتاری خلچی بگمان باشی مسلمانان بگمان باشی سیر کن کسی باش گمانی باشی پیب بین كسي خراب قماني خرابي بين روشتي ورفتاري باش بقماني باش وتماشايكين رفتار وروشتي خراب ببد قماني وتماشايكين بي أو حكم بدين لسريان إلا مقر دليل ما لسريه دليلك واضح على القرآن على حديث على إجماع صحابة وقياسها دليل شرعي معناها واقعك شما متواوي ناسي وكوابو أم دقة مطابقي أم واقعي وكو أو دقيتر كمطابقي أو واقع وكل زماني في غمرة صلى الله عليه وسلم يعني زمانية ورانا رويدا ويفر الجار يعمل دري مشروعية وجبه ويفر الجار لما داس نفسي خومان حتى بارسنجي خومان لدزنا دين قمرانا بين قمرانا كين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.